کیم جۆن ئون گەیشتە رووسیا. شەمەندەفەرە زرێپۆشە سەوزەکەی کیم جۆن ئون کەوتە جوڵە و یەکەم گەشتی دوای کۆرۆنا بۆ رووسیا دەبێت. مۆسکۆ و پیۆنگیانگ چیان لەژێر سەردایە؟ بەپێی هەواڵێکی ئاژانسی فرانس پرێس ئەمڕۆ سێشەممە کیم جۆن ئون سەرۆکی کۆریای باکوور بە سەردانێکی لە ناکاو گەیشتە رووسیا. بڕیار وایە لەوێ چاوی بە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا بکەوێت. ئەمەش لە کاتێکدایە کە واشنگتۆن لەبارەی ئەگەری ڕێکەوتنی ناردنی چەک بۆ مۆسکۆی دژی ئوکرانیا هۆشداری داوە. بە گوێرەی و گرتە ڤیدیۆیانەی کە میدیاکانی کۆریای باکوور بڵاویان کردوتەوە دەرکەوتووە، کیم یەک پۆشێکی ڕەشی لەبەردایە و لەلایەن بەرپرسانی سەربازیەوە دەورە دراوە. ئەویش لە دەرگای شەمەندەفەرە تایبەت و زرێپۆشەکەیەوە سڵاویان لێ دەکات و یەکشەممە لە پیۆنگیانگەوە بەرەو رووسیا بەڕێکەوت. ئاژانسی هەواڵی فەرمی رووسیا پشتڕاستی کردەوە کە شەمەندەفەرەکەی کیم گەیشتە سنووری رووسیا و ناوچەکانی پرێمۆرسکی. دیمیتری پێسکۆڤ وتەبێژی کرێملین ڕایگەیاند کیم لەم هەفتەیەدا لە ڕۆژهەڵاتی دووری رووسیا چاوی بە پوتین دەکەوێت. پێدەچێت و دوو سەرکردەیە لە پەراویزی کۆڕبەندیابوونی ڕۆژهەڵات لە ڤلادیڤستۆک کۆ ببنەوە کە نزیکترین سنووری نێوان رووسیا و کۆریای باکوورە. کۆڕبەندەکە تا کۆتایی ڕۆژی چوارشەممە بەردەوام دەبێت. چاودێران پێیان وایە مۆسکۆ سەرقاڵی بەدەستهێنانی تۆپخانە و وشەکی دژە تانکە لە کۆریای باکوور. لە بەرامبەردا پیۆنگیانگ بە دوای تەکنۆلۆژیای پێشکەوتوودا دەگەڕێت بۆ مانگە دەستکردەکان و ژێر دەریایی ئەتۆمیەکانی. ئاژانسەکانی هەواڵی رووسیا ئەمڕۆ لە زاری جێگری وەزیری دەرەوەی رووسیا ڕایانگەیاندووە کە ڕەنگە دانوستانەکانی پوتین و کیم چاوتوێی ناردنی یارمەتی مرۆی مۆسکۆ بۆ پیۆنگیانگ بکەن. بەرپرسانی باڵای سەربازی کۆریای باکوور لە نێویاندا بەرپرسانی بەرهەمێنانی چەک و تەکنۆلۆژیای بۆشایی ئاسمان یاوەری کیم دەکەن. ئاژانسەکە ڤیدیۆیەکی بڵاو کردوێتەوە کە ئاهەنگی ڕۆشنی کیم پیشان دەدات و ئەوەش فەرشی سووری بۆ ڕاخراوە لەلایەن گروپێک لە پاسەوانانی شەمەندەفەرەکە لە وێزگەی پیۆنگیان لە نزیکی کاشمێر نووسی خولێکی بەیانی بەڕێکەوتووە. پشتیوانی و هاوکاری پتە و کۆریای باکوور و کیمی سەرۆک لە ئەنگری سەرسەختی لەشکرکێشی مۆسکۆن بۆ سەرۆکرانیەکان. وڵاتی ڕۆژاو و ئەمریکاش ترسیان لەوەیە کە پیۆنگیانگ موشک و چەک و چۆڵ بۆ رووسیا دابین بکات. لە مانگی تەمموزدا پوتین ستایشی پیۆنگیانگی کرد کە پاڵپشتی بۆ ئۆپۆراسیۆنە سەربازیە تایبەتەکانی دژی ئۆکرانیا دەربڕیوە. بەڵام مۆسکۆ و پیۆنگیانگ ڕەتیان کردەوە کە کۆریای باکوورچێکی بۆ رووسیا دابین کرد بێت کە لە سەرەتای ساڵی ڕابردووە بڕێکی زۆر لە کۆگاکانی تەقەمەنی رووسیا تەواو بووە. کیم لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا و کۆریای باکووری بەجێ نەهێشتووە دوای سەردانی بۆ دەروی وڵات لە ساڵی 2019 بوو بۆ رووسیا. لە بەرامبەردا رووسیا و پەیمانێکی مێژووی پیۆنگیانگە و دەیان ساڵە پاڵپشتی سەرەکی و دەوڵەتە دابڕاوەیە. پەیوەندیەکانیان دەگەڕێتەوە بۆ نزیکی 75 ساڵ لەمەوبەر و دوای دامەزرانی کۆریای باکوور. مامۆستایەکی زانکۆی سیۆل دەڵێت بە لە بەرچاوگرتنی یاڕۆزۆکانی کیم و جەنگی ساردی نوێ و ویستی بۆ گەشتکردن بە شەمەندەفەر بۆ ئاسایشی کەسی خۆی. سیر نییە کە کیم رووسیای وەک یەکەم شوێن دوای پەتاکە هەڵبژارد. دەشڵێت کۆریای باکوور خاوەنی و تەقەمەنی خامەیە کە پوتین پێویستی پێێتی بۆ شەڕی ئۆکرانیا. لە کاتێکدا مۆسکۆ خاوەنی تەکنۆلۆژیای ژێردەریایی و موشکی بالیستیک و مانگی دەستکردە کە دەتوانێت یارمەتی پیۆنگیانگ بدات بۆ تێپەڕاندنی و ئاڵنگاریاندا زیاریەی کە ڕوبەڕووی دەبێتەوە لەژێر ڕۆشنایی سزابووریەکان. تەنانەت ئەگەر پوتین و کیمیش بگەنە ڕێکەوتن دوور نییە هیچ کامیان وردەکاریەکان ڕابگەێنن. ئەمەش لە بەرەو پێشێلکاریە نێودەوڵەتیانەی بە دوای خۆیدا دەیانهێنێت. کۆشکی سپی لەم مانگەدا هۆشداری توندیدایە کۆریای باکوور ئەگەر چەک بۆ مۆسکۆ لە ئوکرانیا دابین بکات ئەوە باجێکی قورس دەدات. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕۆژی دووشەممە ڕایگەیاند سەردانی سەرۆکی کۆریای باکوور بۆ رووسیاوە نیشان دەدات کە سەرۆکی رووسیا بە دوای سوالکردنەوەیە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەشڵێت پوتین کەسێکی دەرکراوی نێودەوڵەتیە وەکەوەی جیهان پێیوە بوو لە مانگی یەکەمدا جەنگەکە یەکلایی دەکاتەوە وا دەرنەچوو بەڵکو ئێستا بە دوای سوالکردنەوەی لە دەوڵەتە هاوپەیمانەکانی. لە بەرامبەردا پسپۆرێکی کاروباری کۆریای باکوور لە سیئۆل پێی وایە کۆبوونەوەی لوتکەی نێوان پوتین و کیم بەشێکە لە ڕەشبگیری دیبلۆماسی نەرم لە مۆسکۆ بەرەو سیئۆل چونکە رووسیا نایەوێت کۆریای باشوور چەک بۆ کێف دابین بکات چونکە سیۆل گەورە هەناردەکاری چەک و چۆڵ و تانکی بە پۆڵەندا فرۆشتووە کاوپەیمانی کێڤە. ئەو پسپۆرە دەشڵێت خەمی سەرەکی رووسیا ئێستاوەیە کۆریای باشوور چەکڕەوانەی ئوکرانیا بکات. لە بەرامبەردا ئەگەرێکی نزیکە ئەمریکا و هۆپەیمانەکانی لە ڕێگەی کۆریای باشوورەوە یارمەتی چەک و تەقەمەنی ئوکرانیا بدات و ڕیسەکەی پۆتین و کیم بکاتەوە بەخوری.